سپیده باش کردستانیین هجا و خوشتوی لهر پارچکا کردستانینا سلاویت پروگرام سپیده 24 لهوا بیتن جارکا دی لهب لیرا پایتخت هاتینا خزمتا هوا بچندین برگا و بابتین جاس افرو روژا خودان پیداوستین تایبتا افرو سپیده کردستان 24 دیا تجی بیتن جو چیروکین سرکفسنه دیا تایبت بیتن جو بابتین جوراوجور دیگل هفکار خوشاکاری افرو سپیده 24 دیگل اکا تایبت بی دیگل مدا بینن سپیده باش شاکر سپیده باش لارجێگەیەکن سڵاوی ئێمەتان لێبێ وەکو هەمیشە بەیانی 24 کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەتی بۆ ئامادەکردوون ئەم ڕۆژ بەنیسبەت گیانەوە ڕۆژێکی گرنگە ڕۆژی خاوەن پێداویستی تایبەتە ئێمەش لە بەیانی 24 تەواوی بڕگە و بابەتەکانمان تەرخان کردووە بۆ ڕۆژە لەگەڵمانە بن. هاوکارانمان لە کوردستان 24 ئین-هاوسێکیان بۆ ئامادە کردوین لەسەر بەناوبانگترین خاوەن پێداویستیە تایبەتەکان. حەز ناکەم زیاتر قسەی لەسەر بکەم بۆیە خۆتان بینەری بن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە لە جیهاندا. مرۆڤانی خاوەن پێداویستی تایبەت هیچیان لە مرۆڤی ئاسایی کەمتر نییە، بەڵکو زۆرجار توانا و زیرەکیشیان زیاترە. رالف براون هەرکە لەدایک بووە لە زگماکەوە ماسوولکەکانی لەشی ناتەواو بوون و شل بوون، توانایی بە پێڕۆشتنی نەبووە. لە ساڵی 1966 یەکەم کاری خۆی دەست پێ کرد و مینیڤانێکی تایبەتی بۆ ئەو کەسانە دروست کرد کە قاچیان نییە. لە 1991 کۆمپانیاکەیان بە ناوی براون ئەبیلیتی ئەم جۆرە ئۆتۆمبیلیان بەرهەم هێنا و تا ئێستاش کۆمپانیاکانی رالف براون پێشەنگە لە دروستکردنی کورسی گەڕۆک. هێلن کێلەر کاتێک تەمەنی 19 مانگ بووە تووشی نەخۆشیێکی دەگمەن بووە کە بۆتە هۆی کەڕ و کوێرکردنی، بەڵام دیسانەوە ئەوە نەبۆتە ڕێگر. ئان سولیڤان کە مامۆستای هێلن بووە لەوانە پێدانی بەردەوام بوو، لە دوای ئەمە هێلن دەبێتە یەکەم دەرچووی کەڕکوێر لە جیهاندا. نیک ڤوجیجیچ لە ساڵی 1982 بەبێ دەست و قاچ لەدایک بووە. ئەمەش بەیەکێک لە سەختترین حاڵەتەکان دادەنرێت. بە پێی سەرچاوەکان نیک زۆرجار هەوڵی داوە کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت، بەڵام شکستی هێناوە. لە ئێستادا یەکێکە لە بەناوبانگترین وتاردەرەکانی جیهان، بەتایبەت لە بواری پاڵنەر و خۆشەویستکردنی ژیان. ئەندرەیا بۆچێلی بە یەکێک لە بەناوبانگترین هونەرمەندە ئیتاڵیەکان دادەنرێت. ئەندرەیا کاتێک لەدایک بووە نیوە کوێر بووە، دواتر لە کاتی یاری تۆپی پێدا تووشی پێکانێک دەبێت و بە تەواوەتی کوێر دەبێت، سەرەڕای ئەوەی کە خۆی یاسایی تەواو کردووە، بەڵام هیچ کاتێک دەستبەرداری حەزی گۆرانی وتنەکەی نابێت و تا ئەمڕۆژ بە یەکێک لە سەرکەوتووترین خاوەن پێداویستی تایبەت دادەنرێت لە جیهاندا. ئالێکس زانێردی لە دوای ئەوەی چەند ساڵێک بەشداری لە پاڵەوانێتی فۆرمولا 1 پێشبڕکەی ئۆتۆمبیل کرد، کۆتا جار تووشی ڕووداوێک بوو کە بۆ هۆی لە دەستدانی هەردوو قاچەکەی ماوەیەک دابڕا و دواتر دووبارە گەڕایەوە بۆ حەز و ئارەزوەکەی و توانی سەرکەوتن لە 4 پاڵەوانێتی بەدەست بهێنێت. ئەم سەرکەوتنەی حەزێکی تری بۆ دروست کرد کە ئەویش بایسکل سواریە. لەو بوارەشدا توانی 3 میدالیای زەڕ بەدەست بێنێت. زانی لجیهانێدا ئەو کەسێن خۆزان پێداویستیان تایبەت gelek زیرەکترن، یعنی بە ئام شاکار ئەگەر مرۆڤ دیقەتا خۆ بدات لەوان کەسێن ئاسای ڕاستە خودێ بەشێکی جەستێوان ئەجا هەر تشتێک بیتن یە لێ وەرگرت بەس بەرامبەردا عەقڵێکی زۆرێ بەهێزێدایە لە ڕوویە فکری بگرە، لە ڕوویە داهێنانا بگرە. ئەوێن خۆزان پێداویستیان تایبەت gelek سەرکەفتیترن لە مرۆڤێن ئاسایی. ڕاستە دێرین خاوەن پێداویستیە تایبەتەکانیش ئەوانی کە کورد زمان و هاوزمانی خۆمانن لە هەرێمی کوردستاندا، ئەوانیش هاوشێوەی خاوەن پێداویستە تایبەتەکانی جیان، خاوەنی چەندین بەهرەن، خاوەنی چەندین پرۆژەی جوانن و ئەبینین زۆربەی زۆریشیان ینی ئێحتیماتێکی تەواوەتیان لەسەر ژیانی خۆیانە، لەسەرەوەیە کە خۆیان معیشەتی ژیانی خۆیان بجا شکر از دو خودم پێداویستی تایبەت دناسم خشکن یەکی لوان چاف نییە، یەکی لوانیش یاکە ڕووڵاڵەت هەن هافکارێت ئێکودونە هەن هاری ئێکودو دکەن، یعنی ئەگەر دوو خشکێت ئاسایی بان ئەس باوەڕ ناکەم هوسا هافکاریا ئێکودو کردیان هوسا ئێکودو گەیشتبان
و ئەوە جهێ سەرنجە پێک بە شۆڵا دەستە دەگەن کارێوان هەندێک جوانە هەند شتێکی جوانە تو دەبێ ئەگەر ئینسانێکە ئاسایی بە ئەس بخۆ ینیا ئاسایمە ئەس نەشم وان شۆڵا بکەم ئەوێت ئەو دیکەن جا سەدان نمونێت وەکیوان یەتای لە کوردستانێک خوددان پێداویستین تایبەتە لەسەر پێت خۆیت ڕاوستای مامستاین زانکۆێنە وەرزشوانن چیرۆکێن جیاس لە کوردستان 24 دێ بەحەزکەن و هەردەم کنفرانسێک دێ چینە پاکێجێکا دیمە کنفرانسەکە هەی لە هەولێرێ بە بۆنەی توندوتیژە دژی ئافرەتە 16 ڕۆژیە ئەم بە هەڤڕابینەر بین. گفتوگویا تایبەتە دی چارچۆڤەی 16 ڕۆژên berhingarبûna tundutûjiya dijî jinayê. Rêkxrawên godibwarê parastin û geşepêdana wan jinên tundutîjî beramberî wan hatiye encamdan, behsa giringiya rolê wan rêkxrawan dikin di dubare guncandina wan jinan nava komelgehê da. Program in Iraq and around the world is focusing on پروگرام مل عراقی و تواهی جهانه تکزیل سرزیدکرنا هشیاریه و گوهرینا سیستمی و به هسکنا شیانن جناندکه پیوست سیستمکه به کورگریه لهبونا تندو تیجیه لسر بنمای رگزیه بکه سیستمکه وها به که افکاریا جنام بکه دا که بهنه گنجاندن دناوا کمالگه ده و بشیوه که شانازی بجین سەرەڕای هەولێن ڤان ڕێکخراوان و هەماهەنگیاوان دیگەل لەیانên پەیوەندیدار لێ ئامار نەیگەشت بینن. گوتماوێ 10 مەهێن بوریدا لە سەرانسەری هەرێما کوردستانê 13,000 ژن تووشی تندوتیژیە بوونە. یاسایەکان هەیە بەڵام ئەی شێوازی جێبەجێکردنی ئەی شێوازی بەدواداچون لە بۆ یاسایەکان چۆن دەکرێتن ئەوە وای کردێ لێروکانە خاڵێکی لاوازمان هەبیتن جێبەجێکردنی یاسایەکان بە پێوەی کە دانرایە بۆی بتوانین ئێمە ئەتیمادی لەسەر بکەین و بگەڕێنەوە لای بەداخەوە دابوونەریتەکان یاخود هەندێک لە توندڕەوی کە لە ناو کۆمەڵگا هەیە وای کردێ کە توندوتیژیەکان بەردەوام بن. لە مادەیەن یاسایی و نەژی سزا و عرفên سەردەمیانە کارینە بەرهەنگاربوونا توندوتیژییا dijî jinan bikin û ta niha jî salane amarê nû têne tomarkirin. Ji bo nehêlana vê diyardeyê jî bidîtina layanên pêwendîdar pêwîst e hemahengiyeka berfireh navbêra layanên hikûmî û rêkxrawên hikûmî û nehikûmî bihêtekirin da ku bi rijdî tundutîjiyê bi hemî şêweyên xwe ve rawestînin. Hevrist Recep, Kurdistan 24 هەولێر. هەروەکی مە ئاماژە پێدای لە دەستپێکی ئەڤڕۆستۆ دیاس پێدا 24 دیا تژی بیتن لە چیرۆکێن سەرکەفتنا خوددان پێداویستیان تایبەت ئەڤڕۆ ڕۆژە جیهانیە خوددان پێداویستیان تایبەت ئەمەژی وەکی سپێدا 24 ئەرکی خۆزانی ئەم میێڤانداریە وان کەسا بکەین کە خوددان چیرۆکێن سەرنجڕاکێشن ئەڤڕۆ سەرکەوت خالید گەلمەدایە خۆشنووس و دیزاینەرە تو گەلێک غەڵەتی بەڕێ سەرکەوت سلامت سپاس دەکەم سلامت بەڕێ سەرکەوتجان هەندێ ڕادەست بکەین کەنگی وەرەتە دەست شۆڵە خۆشنووسیە کردیە طبعا من لەسەرەتا هەلا لە سێ ئیبتیدائیەوە خولیای خۆشنووسیم هەبوو یعنی کە متابە هەری شەکم کردووە طبعا وەکو لاسایم لێ کردو بەڵام بەبێ ئەوەی مامۆستام هەبی یان فێرکار کەسێک فێرم بکاتن لە ڕێنمایەکان خۆڕستکەن لە ئیبتیدائیەوە بەڵام لە ساڵی 93ەوە وەکو خۆ کاری خۆشنووسی ئێستاش بەردەوام هەروەی شەکی خۆم دەکەم و پەرم پێدایە. کاک سەرکەوت وەکو ئەوەی کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەتیت بۆ ئیشکردنەکەت هیچ زەحمەتێکی بۆ دروست کردووی؟ نەخێر هیچ زەحمەتش پێ لە بۆ دروست نەکردمەوە بەڵکو بگرە لەخوای بێ زیادبی ئێستاکە چەندین کەسی مرۆڤی ئاسایی یعنی تەمەنا دەکات ئێستاکە بتوانێت ئەو شەیکەم خۆمی کەم ئەوان بتوانێت بکەن ئێستا زۆر کەسێک کە ئەو شێنکە هەریشە شێنکە پێ نەکرێتن تەلەفۆن لە بۆم دەکرێتن ئەو شکە زەحمەت بی نەکرێتن حساس بیت لە بۆم دەکرێتن. بەڕێ سەرکەوتیت کەسێک هەبووە مەسەلەن حەز کرد بیت بندەستێتە فێر بوو بیتن کەسێکی ئاسایی بیت ببێت ئەس حەزکەم وەکیتە بم ئەس حەزکەم وەکیتە بێ بەهرێ بزانم. من طبعا خولیشم کردیتەوە لە بۆ کەم ئەندامان 17 قوتابیم هەبووە ئەوانیش کەم ئەنجام بوو هەموو کەم ئەندام و هەمووش بە سەرکەوت و ئێستا دوویان بەردەوام لەو شیت یعنیوان ئیشی خۆشنووسی دەکەن کاری ڕکلامات بەڵام وەکو نەفەرم زۆر لە بندەستیش فێر بووە یان ئێستاش بەردەوام حالیان 4 تا 5 نەفەرم لە بندەست یعنی ئەف شۆڵاتەیە بووە سەبەبێ هەندێک و خەڵکێکی کەم ئەنجام بژێ یا ژیان یا خۆ سەدابین بکەتن ئێستا حالیان دوو کەم ئەندام
کاری بژێ و ژیانێ لەسەر ئەم کارەیە لەسەر کاری خۆشنووسیە ئیشی ڕکلامات دەکەن باشە سەرکەوتەی خۆت ینی بۆ خۆت ئەم ئیشە توانیوتی معیشەتی ژیانی خۆت دابیم لەخوای بە زیادوی معیشت ژیانی من ئەوەیە بەتەمای موچەی بین بژێ و ژیانم لەخوای بە زیاد لەسەر ئەوەیە بەڕێ سەرکەوت بژل vê şolê te çi şolê dî dike yan tu çi ve meşغولî ومە بچێکی بەحسا ژیانە خۆ بکەیت باسی ژیانی خۆم وەڵی تەنانەت ژیانی من ئەوەی هەبی بژێ و ژیانم لەسەر ئەو کاری خۆشنووسیە ئەویت کێش ئەوەندی کە بە پێی مەزارم هەبی حەزم بەس لە سەفەرە زۆر حەزم بە سەفەرکردنە کاک سەرکەوتە حەزەکەم کۆمەڵک لە ئیشەکانە ببینم ئەجا هەر بە عملیش لێرەیە ناوێکی کوردستان 24مان بۆ بنووسی ئینشاءڵڵا ئەرستاکە ڕاستە خۆ لە بۆتان دەنووسم بەڵام ئێستا کۆکو ئەوە دەست و خەتی خۆمە ماشاءڵڵا ئەوە خەتی خۆمە بمجێ بەڕێ سەرکەوت پیشانی کامێرا بدەم ئەمە ئیشی کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئەگەر ئەمە من خۆم بم لەوانەیە ساڵانێک خولی لەسەر بکەم نەتوانم ئەمیشە بکەم طبعا ئەوە وەکو ڕیکلامەکانی مۆدێرن ئەوە ئێستاکەیە تێکەریان کردە ئەوەیان لە ساڵی 98 دروستم کردە بەدەستی لە مووسڵ دروستم کردە ئێستا پارێکی چۆن ڕستم کرد ئێستا ژمایە طبعا کردی تۆرە سەر یای لە نەوەشتەوە ماوە ئەو ڕاستمێکە دروست ساڵی ئێستا حالیان ئاوێنەکەم هەیە ساڵی 89 نای خۆم نووسم ئێستاش هەرم گرتیا ینی بەڕێ سەرکەوت ئەوە چەند ساڵە دوێ شۆڵێت کەی درستی لە ساڵی 93 وەکو کاری وەکو بژێ و ژانیشم لێ کردیا تا ئێستا دەستێکی یا بزەحمەت نەبوو ئەوە بۆ وەکی خاوەن پێداویستیە تایبەت ڕۆژانە وێ شۆڵێ بکەی و سەپێت خۆڕاوەستی و بەحسا خۆ بکەی و تو ببیان نمونەک بۆ ئەوێت وەکی تا زەحمەت چییە بەخۆی هیچ شتێک زەحمەت نییە ئینسان خولیا شتێک بیتن یان هەوەر بداتن ئللا دەگاتە ئاماج بەڵام ئەمێن ئێستاکە ئێستا کە سیرەکە ئەو نووسینەکە نووسرایە لا تو زەحمەتە بەڵام ڕێنما کە بچێ یان هەوەر بدەی زۆر خولیای بی زۆر ئاسانە باشە کاک سەرکەوت ینی تۆ بۆ خۆت لە بەردەستی کەسدا فێر نەبووی خۆڕسکی فێربووی فێربوومە هەندێک نمونای تر بەڕێ سەرکەوت ئەوانە وەکو هەموو کاری دەستەکانی خۆمە ڕێکلامەکان باڵا طبعا هەموو ئیشەکانی خۆمە بەس کاک سەرکەوت حەزەکەم شتێکمان بۆ بنووسی ئێستا ینی هەر بەعملی لێرە ئەوە دەست و خەتی خۆمە ناومزگەوتەکە نووسیمە ئاەکانی ناومزگەوتەکانە لە سەر دیوار و شتیش نەخش و نووسین ئەەکەیت طبعا دوازم لە هینەیە ئەو تقریبا 18 ساڵە وازم لە هینەیە برستە کاری ئێستاکە سەبەب چ بوو تەواس لە هینای هەر زەحمەت بوو نە زەحمەت نەبوو نە زەحمەت ئێستاکە ڕۆژە هاتیینە عینە داوای کردی لە ناو مزگەوتیشی ئەویان لە بکەم و کاری دەستی بەڵام ئێستاکە هەمووشت بووتە مۆدێرن ئەمڕۆیشی کاری مۆدێرن زیاتر باوترە یعنی کاری دەستی بەڵام وەکو خۆم يعني او شيء روجانش كذا دنش حتى تمرين خم اكم بردوام للسري بله جا استكو كشتنا ونسوم طبعا اگر از وی ببینم اف نوسینه شته اوش دستو خطي خوما داخل كمبيوتر كراوا اوش كناي خوما کاک سەرکەوت ئەتوانی ئێستا ئینێکمان بۆ بکەیت شتێکمان بۆ بنووسی من حەزەکەم ناوی کوردستان 24 بنووسی ئێستاکە ینی بەو شێوە بەس بە ئەوانە دادەمە لایەک شتم نووسی و لە دەربارەی باشم ئەم هینانە ئەم پەڕانە باڵێن تایبەتە بەو نووسین و شتە وانە بەخۆی ینی وەرەقەی ئاسایی نییە کە هەموو کەسێک بتوانێت بەخۆی وەرەقەی خۆی ئەستەن لە بۆ تابلۆ باڵە ورقي أساينية طبعا ورقك ما عادش كليد الشمع اللي دريتن ورتوش دكريتن يعني زور يعني كتابلو دروس دك احتمال بازر وش تمام كده بعد تابلو أساي يعني أو يكو دست بله سرکەوت هەر سەر قسەتە چ نویسین هەبووە کو تو وەختێکی زۆر پێوە ببە مەسەلەن پرۆژایان مانگا ئێستا حالیان و دەمانگە یەک دەمانگە و یەک پرۆژە دەستا نامی بتەڕێکی لەم ناوی کۆمپانیەکە کەسێ هاوکارت بێ لە پرۆژەکە ئەوانە ینی لەگەڵت نووسینەکان بکەن سەری شاکارەوەی ئێستا 5 نەفەرم لە بەندەستدا 5 نەفەر ئەوانیش خاوەن پێداویستی تایبەتن یەکیان خاوەن پێدەست لەگەرم شێتەکە بەزێکیان ئەوەی کە فێرم کردێ سەر بەخۆ بەڵام ئەوەی کە مەجالم نەبی ئەوش یعنی ئیشەکانیش دەدەمەوەی یارمەتیم بداتن
بەس وەکو خاوەن پێداویستێکی تایبەت لەسەر عارەبانەیە دوو کەس بەڕسمی ئێستا حالم ئیشەکە لە هەولێر باڵا کاک سەرکەوت لە غیابی خۆتا ئیشەکان بەدڵی تۆ ڕوا ینی کە خۆت نەبی لەو پرۆژەیە بڕک لە ئیشی خۆم عەسەبیمە لەبەرەوە سبحان الله نەفەری ئێستا کە زۆر بە زەحمەت وەردەگریتن ڕاست من خوای گەور بەهرەچی دایمێ مێشکم کۆمپیوتەریە یعنی شت ئەوە بە سیرکەم لە ئیشی خۆشم نەبیتن بەس تەماشاکەم یعنی وەکو ئۆتۆماتیکی دیتە ناو مێشکم فەوری یعنی شتانم هەیە بەڕێ سەرکەفتەر سەرهەندێ مەسەلەن هەن وەکی خوددان پێداویستیان تایبەت گوشۆڵ تکەن خەلکێک چاوە ڕێزە شۆڵە هەوەت گریتن کاردانەوە خەلکی بۆ هەوە چییە؟ بخوای دەربارەی وەکو لە ناو ئیشکردن یعنی کەمە برم وەکو ڕێز دێنان لە کەم ئەدام بنێن و بگرە بەڕاستی زۆر حەقشم دەخورێتن یان لەسەر ئەو حاری خۆم زۆر حەقشم دەخورێتن یعنی نارێ باش ئەوە خاوەن پێداویست تایبەتە من نهاتم سوال لە بکەم هات ئیش لە بکەم بەڵام کەمە هەیە نارم نەبیتم بەس دەگمانە زۆر کەم یعنی بە چاوەکی بەزەی سیم کاتن یعنی بەس زۆر کەسیش هەیە بەڕاستی تەشجیعم دەکاتن زۆر دەستخۆشم لێ دەکدرێ وەکو کەم ئەندامێک یان ئەو کارە بکەی زۆر 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 پێمە خۆشە کاک سەرکەوت دێرین لەم ڕۆژانەی ڕابردووە پاکێجێکی زۆر تایبەتی بۆ ئامادەکردوین لەسەر بەڵێ لەسەر خاوەن پێداویستێکی تایبەتە هیچ ناڵم لەسەری بۆیە بەیەکەوە بینەری بین. ژیان واتە هەوڵدان و تێکۆشان نەک خەیاڵکردن و کات لە دەستان لە ڕۆژێکی نوێتان ئاشناتان دەکەم بە چیرۆکێکی پڕ لە هیوا و ئومێد و خواست ئەگەر مرۆڤ پڕ بێت لە هیوا و ئومێد هیچ شتێک ناتوانێت ببێتە ڕێگر لە بەردەم ئاواتەکان. چیرۆکی محەممەدی تەمەن 9 ساڵان کە خاوەنی لاقێکی زێڕینە لێرە دەست پێ دەکات. ئەو چیرۆکەی کە لە سەرەتادا وتمان هیوا بەخشە ئومێد بەخشە پڕە لە جوانی. ڕاستە محەممەد خاوەن لاقێکی زێڕینە بەڵام ئەم لاقە نەبۆتە هۆی ئەوەی کە محەممەد واز لە خەونی خوێندنی بهێنێتن و هێشتان خەونێکی گەورەتری هەیە محەممەد ئەویش ئەوەیە ببێت بە دکتۆر و ئەو نەخۆشانەی وەکو خۆن چارەسەریان بکاتن. محەممەد بێجگەلەوە خەونێکی گەورەتری هەیە. محەممەد لە زگماک بوو بەڵام محەممەدەشی گەورەیە محەممەدەشی بەهێزە ئیرادەی زۆر بەهێزە
تەنانەت لە منداڵەکانی کەم لە هەمووان باشتر و زیرەکترە خەونیشی زۆرە یەک لەوانە بوو بە پزیشک تاکو خزمەتی ئەو کەسانە بکە کە وەکو خۆی نەخۆشن خاوەن پێداویستی تایبەتن خوڵیاشی زۆر زۆر لە خین نییە. ئێمە وەک مامۆستا لێرە محەممەد هیچ کاتێک هەست بەوەی ناکەین کە محەممەد خاوەن پێداویست تایبەتە یاخود کەم ئەندامە یاخود شتێکی نەقسە بگرە محەممەد لە هەموو قوتابەکان چالاکترە زۆر باشترە من وەک مامۆستای زۆر شانازی پێوە دەکەم لە هەموو خولەکان بەشداری پێ دەکەم بگرە توانی تا ئێستا بتە گۆلکاری ئەم قوتابخانەیەش. شدن محەممەد یەکێکە لە قوتابیە بەهرەدارەکانی قوتابخانەکەمان بەهرە و توانە و خولیا و هیوای وەرزشی هەیە هەرچەندە قوتابیەکی خاوەن پێداویست تایبەتە بەڵام توانایەکی یەکجار زۆری هەیە لە بواری وەرزشی دەتوانێت وەکو یاریزانی تۆپی پێ یاری بکات زۆر بە جوانش یاری دەکات. ئەگەر ژیان دەرگایەکی لێداخستی خودای گەورە 100 دەرگات لێ دەکاتەوە بەڵام ئەگەر خاوەن هیوا و ئومێدێکی بەرزبی چیرۆکی محەممەد پێمان دەڵێ نەتەمەن نە هیچ شتێکی تر ڕێگر نییە بۆ ئەوەی هەوڵ بۆ ئاواتەکانت بدەیت. ئەڤە چیرۆکە محەممەدێ 9 ساڵان بوو و تەمەنەکێ بچووک خودان ئیرادەکە گەلک بهێست ئەڤە دبێشتەمە ئەگەر تو خودان جەستەیەکی کامل نەبی بەستە ئیرادە و باوەڕ بخۆبوونەکە کامل بخۆ هەبیت چ تشتێک یەک زەحمەت نییە نمونێت وەکی محەممەدە نمونێت وەکی بەڕێ سەرکەفتە ئەو نمونەنە و هەردەم ڕێکا سەرکەفتنە نیشامە دەدەن و دبنە ڕێکەکە گەلک ئاسان و ئەمژی بگەینە هێڤەن سەرکەفتنێ. دێری لەگەڵ ئیشەکەی توێە ناوە منیش غەلەت نویسی من گوتێ دێرین گوتی هێلین چییە هەر تۆنە ئەمە ناوی کوردستان 24 دێرین
وەکی ماماژە پێجای ئەvە بەهراوان کەسایەیان بەهرابەڵی سەرکەفتیەک و خودجان پێداویستیە تایبەتە بەلێ ئەvەیە شۆڵاویک و gelek bi ciwanî gelek bi wردی şol diketin. Navê şakarê gelek canê nivîsiyan şakar navê te بۆشی ڕاستکردی دەوتی با دێنێمان لێ نەیشت ها بەڕێ سەرکەفت ئەو شۆڵێت مەسەلەن هەندتیکیان ڕازیبوونا خەلکی لەسەر مەسەلەن چەندێک و دوایکی خاڵن پێداویستێن تایبەت و تو بێژی ئەو کەسێن من خول بۆ ڤکردی ئەو ژی خاڵن پێداویستێن تایبەتە ئەو شۆڵێت تێنە هەت دەفەوە ڕازیبوونەکە 100% هەیە لەوەتەی کە لە ناو ئیشەمە تا ئێستاکان تەنها یەک نەفەر نەبیتن ئش خۆی گەلە وەسواس بوو یعنی زۆر ئەگەنە لە خوای بە زیادبی زۆریش یعنی خەڵکە زۆر نێبرازی الحەمدولله خدای هەنگۆ چ بۆ منە هێلا مەسوال بۆ پێ بکەین ئەvە نمونە سەرکەفتنا هەنگۆیە دوو من لە خوای بە زۆر کاتی ئیشی شێرکاتی جملا دەگرم ئیشم زۆر ئەگەر طبعا ئیشی جملەش مهندسی لەسەرە یەک وەکو لز نەوشتیوە لە ئەگەر يعني 100 لەوە نەبیتن ڕەفزە لەکەنەوەە لە خوای بە زیادبی هەموون بەسەرکەوتوی الحەمدولله ئەتوانی باسی ڕووداوێکی خۆتمان بۆ بکەی جا خۆش بێت یان ناخۆش بێت ئەوەیان خۆت ئازادی بەس ئەوەی کە کەسێکی وەکو کەسێکی خاوەن پێداویستی تایبەت و ئەم ئیشت هەڵبژاردووە و معیشەتی ژیانتی لەسەرە ڕوا حەزەکەم شتێکم بۆ باس بکەی کە بۆ ئەوەت بیرت ناچێتەوە شتێکی خۆشتان و باز دەکەم طبعا کاتی خۆی لە دایرەی مرور بووم ئیش ڕقمی سیارەمان دەکرد باڵە ئەو کاتە ڕقمی ژمارە کاتی کە دەکرا و نووسینەکان ئەو تەبع ئێستاکە نەبوو بەدەستی نووسین دەکرا 11 شاگردمە بوو طبعا یەک لە شاگردەکانم دەهات سبەینان پرچی خۆی تەڕ دەکرد جەلی لێ دەت هەموو ئەو هالی دەکرد یعنی ئەو تیسک دەری دەینا ئەمەش دەمان کۆت ناوکە ناوێ بنیەم کاکە ئەت ئەو پرچە دوالەمە گەلگەل ناشی ئەو ستایلت گەلێ ناشی ئەش دەگوت مۆدیلە هەموو زار پێمە دەکوکرا ئەوە ناشرین بوون دوو لە ڕوود یعنی ئەوە لە شتەکە ناشینیشە بەس پێمان دەگوت ئەو سەر عیزت چاکە ئەو پێ دەگوت طبعا عارەبەکە هات گوتی کاکە منش ئەنێدەن لە ئەرقام چۆ ڕقەمان لە بۆ لێ کاتەوە ئەمش کوڕەکە لە ناو گەراجی لە دووڕە ئەمش ئشارەتم دەگوتم ها شوف هذاك الولد يفتح الأرقام وتي شو اسمه وتنايس قلت اسمه سرعيس هات ناو قرات سرعيس كاكا سرعيس يقبخ هواري ذكرت وزاني ناو سرعيسها طبعا لخوشترين لأن أوش كان زوزون في خوش بويا برس سركفت يعني از بحث کاری ناو شاکاری بکم او ناوین دریج زیاتر شول جوانتر سطح تکردن وکی او ناو توکی من کرد نه مثلا ها شولا ناو شاکاری بچکی بيد فيتن بخوي عند او نوع بيدر وكو مزاي وكو يعني جور هنا جور خد جورها قال جورها طبعا ناوي كردي براستي وكو شيوان زور جوان ناهتن بس ناوي استاذ المسين عربي استاكم يعني مثلا وكو ريش عربي شدة كسرة ضمة وشتانه هي بلا كردي وشتانه نية استاوكو بسم الله الرحمن الرحيم مثلا او ايتانا كذا نسي او انا زوزو جوان ديتن باشا كاك سركوديسا لكاتي روشني او رابورتيا باسي شتيغت كروته قلمي نوسيني فونتي كردي لقل انجليزيا جياوازه بله او تشونه يعني بانوسري بلام حقي خوي بينادري لو حالتها بون منتو بقلمك بقلم اما تايبته بفونتي كردي وانيا اما انجليزي بي انوسي بس وكو اونيه كقلمك تايبت بزمان انجليزي بنوسيني انجليزي بي وايش تاغا بخوي انجليزي يعني حزقن باسيتي او ما تكردن لاتينيه خوش نوسي قلم انا تايبت با خطي كردي وعربي وشتيها انجليزي وكو هندسيه مصدريه يعني بتخطيط وكو مربعات الشو مربعات دروس ذكريتن بلام نوسين من هي نوسيني عربيه وكردي شو وكو خطي كوفي اوش بو قلم انا ناكريتن اوش بكوري هندسيه يعني هم بقياسات بمسطره دروس ذكريتن انجليزي خطي خوي جواز لقروي باشا كاك سركوت بيامت شي بو خلقي يعني بوي كا اسا اما روجي ايوه براسي امره وروجي كي جرينجيشه بنسبه ايوه بو خلق يعني حزكي تشي بلاي تشي بيامك بخلق بلاي كا ايوش بشيكي كومالغان كا ايوه خواي گەورە بۆ نمونە ڕاستە بەجەستە لەوانەیە بەشێکتان کەم بێت بەڵام
بەدڵ بە مێشک ئێوە هیچتان لەگەڵ مرۆڤێکی کامڵا فەرق نییەوە خی گەورە وەکو دێرینی هاوکارم ئاماژی پێکرد لەوەڵ شتێکی لێستان دوونەتەوە لەوانەیە لە مقابلی ئەوەیە چەندان بەهرەی جوانی پێبەخشی بێتن یعنی حەزەکەی چی بە خەڵک بڵێ ئەم لەم ڕۆیا کە ڕۆژی خۆتان ئەمڕۆ ڕاستە لە ڕۆژی جیهانی کەم ئەندامانە بەڵام وەکو ڕکرامش زۆر لە بۆی دەکرێتن بەڵام هیچ لە بۆ کەم ئەندام ناکرێت بگرە یعنی ئێستاکە لە هەموو جیهاندا مافی کەم ئەندام مافش تایبەتی خۆی هەیە بەڵام ئێستاکە یان وەکو میسال من وەکو بە ناوی گشت کەم ئەنداماکە قسا دەکەم یان بینە بەرچاوت بەسیترین شت 150,000 موچەش کەم ئەندامانە ینی وەکو سوالێک پێکە نەک یان خیرەکە پێدەکەن ئەوەش نییە وەکو موچە نییە ئەوە یەک دوو بەڕاستی زۆر کەسێ ینی کە گون حاشک دەبتە پەرژین تەمەشای دەکەی بەجەستە دەبین کاملە بەڵام بەعقل کەم ئەندامە زۆر ڕاست ئێمە لە خۆی بێزیێت ئێستا بەهرەمەندی وامان تێدایە یعنی قەنعەت ناکەی وەکو خاوەن پێداویست سەرکەوتکە سەردەم دەبێژم کەسن خوددان پێداویستیان تایبەت هەردەم هەمی بەهرەمەندن هەن هەمی بەرهەمدەرن و هەن هەر ئێک لەوە خاوەن بەهرەکە تایبەتە هێویا سەرکەوتنێ بۆ هەوە هەمیا دخوازین ئەم دچین یەکێک لە کەساتیان بۆتە سمبولێک لە ناوشاری سلێمانیە بۆ کەسێن خوددان پێداویستیان تایبەت مامۆستا عوسمان خەلیفەیەک و توانیە ڕێگایەکە سنتەرێک کار بۆ کەسێن خوددان پێداویستیان تایبەت و کەسێن دەرامەت بکات و لە ڕێگا کاری خێرخوازیە و ڕووناکیە بکەتە ژیانە هەمی ئەو کەسێن وەکی ویکان ئەندامن. دوای زیاتر لە 10 ساڵ سەردانی ئەو قوتابخانەیە دەکاتەوە کە بۆ ماوەی 15 ساڵ وانەی بیرکاری تێداوتوە. باسی ڕۆڵی خوێندن بۆ ڕوونکردنەوەی هەنگاوەکانی بەردەمیان دەکات. چیرۆکی مامۆستا عوسمان لەو دەمەوە دەست پێ دەکات. لە ڕۆژێکی هاوینی گەرمی ساڵی 1994 لە کاتی پاکردنەوەی شاخەکانی پێنجوێن لە مین تەقینەوەی مینێک دەبێتە هۆی لە دەستدانی بینایی. ئەم ڕووداوە نەک مامۆستا عوسمانی نەوەسان بەڵکو بووە دەستپێکێک بۆ ژیانێکی پڕ داهێنان. کاری مرۆڤایەتی وای لێکردین کە وەک پێشمەرگەیەک بۆ خزمەتی ئەم خاک و نیشتیمانە لە 26/1994 بۆ دو ساتەکان من چاوم لە دەزاو تا ئەم ڕۆژ کە 31 ساڵ تێ ئەپەڕێنێ من بڵێن بینینم لە دەستداوە بەڵا ئەوەی کە گرنگە لەمای ئەو 2 ساڵات توانیم 7500 مین لەگەڵ هاوڕێکمان پوچەڵ بکەینەوە 7500 ڕۆح ئەگەر باڵندە و یان لەبەرەکانی و ئاژەڵەکانیش بێ ڕزگار بکەین. لە دوای لە دەستدانی بینایی تێڕوانینی بۆ ژیان دەگۆڕێت. لە ڕێگای نووسینی چیرۆک و بەرهەمەکانی هانی خوێندکارانی دەدات ژیانیان جوانتر ببینن. دوای هەروانەیەکیش خوێندکارانی دێنێتە ژووری نەر و ناخیان بە میوزیک ڕووناکتر دەکاتەوە. ئەو دەمەی مامۆستا عوسمانم ناسی ساڵانێکی کەم بوو تووشی ئەو حاڵەتە بوو بە تووشی نابینایی بوو ئەو پێشتر چاوساغ بوو کە من مامۆستا عوسمان ناسیم ئەوەی کە خوێنمەوەتیایە ئەو وەکو جەنگاوەرێ هاتە پێشچاوم جەنگاوەرێک لە نێوان دوو جێگەی لە نێوان شەڕ و ئاشتیا بوو ڕابردووە کە ئەو پێشتر چاوی ساغ بوو و هاوڵاتێکی ئاسایی بوو کەسێکی دنیا خەون و خولیای هەبوو لە ژیانیا داهاتوویکیش کە ئەو چاوی لە دەستداوە بە کارە ساتێک لە نێوان ئەو دوانەیە ئەو مامۆستایەک بوو هەستمە کرد جەنگاوەرێک کە ئەوێ بەڕۆژیان بڕوە دەستی پێکرد دایە و بابەی چراخان وتیان دروستکردنی ڕێکخراوێکی تایبەت بە نابینیان یەکێکی دیکەیە لەو کارانەی مامۆستا عوسمان ئەنجامی داوە. لە ناو سنتەرەکەدا بەشی فێربوونی خوێندن و خوێندنەوە هەیە. یەکێکە لەو بەشانەی توانیوێتی هاوکار بێت تاوەکو زۆرترین نابینا فێری خوێندەواری بکرێن. تیمێکی 4-5 کەسین هەمومان لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵکارەکەین بەیەکەوە ئاگامان لە یەکترا ئیشی
بەرهەمهێنانی کتێب و بەرهەمهێنانی درامای دەنجی و ئەم جۆرە کارانە ئەکەین. مامۆستا عوسمان هەر بەمەوە نەوەستاوە کە تەنها یارمەتی کەسانی نابینا بدات لە ڕێگای کردنەوەی خول و ڕاهێنانی تایبەت کاری بۆ هەموو ئەو خانمانە کردووە کە ویستویانە بەهرەکانیان بدۆزنەوە. چەندین خانمیش لەو ڕێگایەوە توانیوێتی ببێتە خاوەنکاری خۆیان و هاوکار بن بۆ ژیانی خۆیان و خانەوادەکانیان. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. حکوومەت یاریمی کوردستان هەمیشە لە هەوڵی ئەوەدایە کە پشتگیری و گرنگی بە هەموو تاکێشی ئەم کۆمەڵگایە بدات. جا بەدەنگیکردنی پرۆگرامەکانی خوێندن بۆ خوێندکارانی نابینا لە سیستەمی پەروەردە بە فەرمی چەسپێنرا. ئارام بەختیار هاوکار و پەیامنێرمان لە سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت و باسیکردنەوەی هۆبەی کتێبخانی دەنگیمان بۆ دەکات. ئارام بەیانیت باش باسی جەوێکی سلێمانیم بۆ بکە و دواتریش باسیکردنەوەی ئەو هۆبەیان بۆ بکە. ئارام سلێمانی هەوەکی خۆیان ساردە ساتمە وێرێ باوەڕکە ئەم ڕاق بووین سەرمادە هەوەکی خۆ جەوێ ساردە. بەڵێ بانیتان باش. ئەرەوەڵات کەمێک پێش ئێستا بە میدیاخارم و توتم زوو وەرماگرن لەبەرەوەی زۆر ساردا میوانەکەشم ڕاگرتووە کەشی سلێمانی تر لە ناوەڕاستی پای زۆر سار دەبێ هەتا دوای بەهار. لە سەبارەت بەو پرسیارەت ئەمڕۆ لە ڕێکخراوی نابینایان وەزارەتی پەروەردە پرۆگرامێکی نوێی جیاواز بۆ نابینایان لە خزمەت نابینایان ئەنجامەدا ئەویشەوەیەک بکە بە ئەلیکترۆنیکردنی کتێبخانەی نابینایان کە لە یەکێتی نابینایانە لە شاری سلێمانی. ئەمە خزمەتێکی باش بە نابینایانەکە. من دەمەوێت لەگەڵ سەرۆکی یەکێتی نابینایان لە شاری سلێمانی قسە بکەم بزانین ئەوان چۆن ئەم پرۆژەیان لەلاوە گرنگەوە ئەم پرۆژەیە چۆن خزمەت بەوانەکات. کاک عومەر خدرم لەگەڵ دەبێت سەرۆکی ڕێکخراوی یەکێتی نابینایان. کاک عومەر سڵاوت لێبێ ئەگەر بیتە ئێرەوە عزیز کێشی زۆر سپاس. ئێرە زۆر باشە دەست خۆش بێ. ئەگەر پێمان بڵێ گرنگی ئەم کتێبخانەیە بۆ ئێوە چییە کە ئەمڕۆ ئەکرێتەوە؟ بەڵێ سڵاو لە ئێوەش بەیانی هەموو لایەکتان باش. دیارە ئێمە وەکوی سەرەتا پیرۆزبایی ڕۆژی 12 ڕۆژی خان پێداویستی تایبەت لەسەر جەم خان پێداویستی تایبەت لە جیهان و بە تایبەتی لە کوردستان پیرۆز دەکەین. دیارە بە فەرمیکردنی کتێبخانەی دەنجی ئەم کتێبخانەیە با بڵێم گرنگی و بایەخی خۆی هەیە. دیارە ئێمە لە 2002 کتێب پەرتوخانەمان هەر هەبووە بەڵام بە فەرمیکردنە لەلایەن وەزارەتی پەروەردەوە. ئێمە دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە و بەڕێبەراتی گشتی پەروەردەی سلێمانی دەکەین لەسەر داوای یەکێتی نابینانی ئێمە بە فەرمیکردن ئەم کتێبخانەیە ڕاگەیەنرا. دیارە ئەم کتێبخانەیە منهەجی خوێندنی خوێندکاران با بڵێم لە یەکی بنەڕەتیەوە تا 12 ئامادەی با بڵێم لە ئەو پەرتوخانەیە تۆمارەکەی بۆ سەر تاسەری کوردستان ئینشاءالله. ئەمەش نابینا لەوە دەو کێشانە دوور دەکەوێتەوە با بڵێن کە بەهۆی نەبوونی کتێب چونکی نابینا ناتوانێت بخوێنێت ئەبێ بەهۆی بیستنەوە بێ بەهۆی CD و فلاش و سپیکەر و ئەو شتانە گوێ لە دەرسەکان وانەکانی خۆی بگرێ. ئەمە شتی کارێکی دەستکەوتێکی مەسنە با بڵێم تا ئێستا لە سەرتاسەری عێراق شتێکی لەو بابەتە نەبووە. باوەڕ ناکەم لە ئێران و وڵاتانی دراوسێشمانە هەبێ. بە هەمیشە با بڵێن شاری سلێمانی پێشەنگ بووە لە بەرزکردنەوەی ئاشتی هۆشیاری با بڵێن لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری دەستیان خۆش بێ. و هەروەها ئەمە چالاکی تریشمان هەیە چالاکیکی تریشمان بۆ خانمان و ژنانی نابینا هەیە کە لە ڕێکخراوەکەمان خولێکمان کردەوە بۆ کاری دەستی ڕستن و چنین با بڵێن کاری ئەم پێشەنگایشەکەینەوە بۆ ئەو خانمانەی کە ئەم ئیشە هەستاون و پێشەنگاکەمان با بڵێن حەرزی ئەو شتانە ئەکا کە کاک عومەر ئەگەر پێمان بڵێ ینی ئەم کتێبخانەیە شێوازێکی ئەلیکترۆنی مۆدێرنی هەیە چەندی پێچێت تا بابەتەکان بخوێنێتەوە بکرێن بەدەنگ و لەو کتێبخانەکە حازر بکرێ؟ بەڵێ لە ئێستادا ئەتوانم بابەتەکانمان بڵێم حازرە تا ڕادەیەکی زۆر ئێمە ئیشمان کردووە چونکی لە پێشتردا ئاماژەم پێکرد گوتم کە ئەو کتێبخانەیە لە 2002 دامەزراوە بە خۆشحاڵیەوە ئێمە سەرچاوەگەلێکی زۆرمان هەیە بەجگە لە منهەجی خوێنی خوێندکاران ئەوەش لە بەردەستە لای ئێمە
زۆر سپاس دەست چاو خۆش بێ زۆر سپاس بەڵێ ئەوە وردەکاری بوو لەسەر ئەو پرۆژەی کە ئەمڕۆ دەخرێتە خزمەت نابینایان. بەڵێ زۆر سپاس بۆ چە ئارام بەختیار هەفکاری مە لە سلێمانیە تو دیگەلمەدا بووی هەروەکی مە دەستپێکی ئاماژە پێدای ئەڤڕۆستۆدیاس پێدا 24 دەیە توژی بیتژێ وان کەسێن بەحسا سەرکەفتنا خۆ بۆ مەدیکەن نوکەژی ڕێباس کاکل چاڵاکوان و مامۆستای زانکۆیە و یەدگەلمەدا تو گەلێک بخێر هاتی بەڕێز زۆر سپاس زۆر مەمنون بەڕێز ڕێباسە زەندێ دەستپێکە ماشەڵڵا دەبی دەستپێکی دەبێ ماشەڵڵا چاڵاکوان وەرزشوان مامۆستا ئەم چنۆڤ گاستە بکەین زۆر سپاسان دەکەم دوای لە دەستدانی قاچەکانم لە شەڕی ناوەخۆ خی گەورە بەهرەی زۆری پێدام تااقەتەی زۆری پێدام بۆی بتوانم خۆم بدۆزمەوە سەرەتا و دواتریش خزمەت بە بواری کەمەندامان و ساغەکانیش ینی ئەوانەی کە لەش ساغن مەبەستمان ئەوانەیە ئەوانەی کە لەشیان ساغنی وەکو خاوەن پێداوی تایبەتەکان بکەم لە کوردستان و لە جیهانیش لە دەرەوەش چونکە هەم ڕێگەزنامەی دەرەوەشم و زاڵانێکی لێوەشیاوم تەوان نمونەیەکی زۆر باش و جوانیت بۆ کەسانی ئاسایی و بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش بەس پێم بڵێ ینی تۆ چ پلانێک لە ژیانتە پەیڕەوەکەی کە فریایم هەموو چالاکی و ئیشاکەوی واللهی ئەوەی ڕاستی بێ وەکو پلان ڕۆژانە مەبەستمەوە کاتەکانت چۆن دابش ئەەکەی کە فریای هەمووی بکەوی سپاس بەخوای گەورە وەک باسم کرد تااقەتە یان هێزێکی لە ڕادە بەدەر لە ناوەی خاوەن پێداویستی تایبەت دروست دەبێت گرنگ ئەوەیە ئەو هێزە بدۆزینەوە ئەوەی کە من فریای بکەم فریا هەموو ئەو کارانم ناکەم بەڵام لە هەفتەیان لەدا هاوسەنگێک دروست دەکەم ئەگەر بێت و لە ڕۆژێکاوی زۆر شت لە دەست دەدەم زۆر جار هاوڕێکانم یان دەوروبەرم گلیم لێ دەکەن خانەوادە ماڵۆ گلیم لێ دەکەن بۆ ڕۆژێک بۆ 2 ڕۆژ نابینن بەهۆی ئەوەی کە کارەکانم زۆر لەسەر کۆ دەبێتەوە یان فریای هەموو کارەکانم ناکەم وەکو وەرزش هەمیشە ئێستا کە زیاتر لەگەڵ جیم و مەلەوانی و ئەو وەرشانە کە خۆی بەدەنی دەدا بە مرۆڤ لەگەڵەوە خەریکم لەبەرەوەی لە کوردستان تیپەکانی باسکە و تێنووسەوانی کە خۆم یاریزانم مەلەوانی ئێستا لە پارالۆمپی 4 ساڵە هیچ ساڵاتی و ئەکتیڤیتی بەس خۆشبەختانەی شاڵە تازە دووبارە فەڕی هەولێر هەڵبژارداوە ومێدەوارین دووبارە دەست بەو چاڵاتی و تیپانە بکەینەوە بێکەوە خزمەتیان بکەین بۆ بوارەکانی تریش دەوام و کارەکانم هاوسەنجی ڕاگرتووە تا ڕادەیەک زۆر باشە لەخوا بەزیاد بێ کاری مرۆیی کاری ڕێکخراوەیش بە بەردەوام دەیکەین و ئامادەکاریمان هەیە لەگەڵ مامۆستا تو دیگەکی شۆڵا خۆ زیاتر مرتاحی ئەس بێ مامۆستایەتی پلە پۆستەکە زۆرە تایبەتە ها زۆر سپاس وەڵا ئەوەی شغلەکی خۆم زۆر خۆش دەوێتن وەکو ئەو وەزیفەی کە لە خوێندنی باڵا هەما زۆرم پیرۆزە پێم جوانە ساڵانێکی زۆرشە خزمەت دەکەم لەوێندەرێ لەناو ئەو بوارەدام بەڵام ئەوەی کە زیاتر حەزم لێ خزمەتی خاوەن پێداویستی تایبەت بکەم ئەوە شتێکی ئینسانی ڕۆژێک بۆ نوکەیان داهاتوو هەیە بۆ خوددان پێداویستیان تایبەت گوت فکراتە دابیت و بکە ڕۆژێکە ڕۆژە حتمەن پرۆژەی باشمان هەیە کۆمەڵک لەو پرۆژانشمان پێشکەش بە هەندێک لە ئۆرگانەکانی حکومی و حیزبی کردووە و پرۆژەمان هەیە لە دەرفەتەکی نزیک دووبارە بژانەوە و زیندووبوونەوەی ڕێکخراوەکان بەتایبەت ڕێکخراوی کەمەندامانی کرد بۆ دەست و پێ و بۆ خاوەن پێداویستی تایبەتە نوێ بکەینەوە لەگەڵ هەمە هەنجی لەگەڵ ڕێکخراوەکانی تر بکەین بۆ نابینا و بۆ ڕێکخراوی نابیست و بیرکۆڵ و هەموو ئەو ڕێکخراوانی کە تۆڕێکمان هەیە لە کوردستان دەمانێت ئەو تۆڕە زیندی بکەینەوە بەرەو پێش بێن ئینشاءڵڵا لەداتەوە باشە هیچ کات ئەو حاڵەتی خاوەن پێداویستی تایبەتە با بڵێن ڕێگر بووە لەوەی کە بگەیتە خەون و ئامانجەکانت بە حقیقت لە ڕاستی ئەگە بڵێم ڕێگر بووە هەندێک جار بەڵام من نەوەستاوم وەکو ئاو ئەگەر ڕێگەیەکم لێ بگرن ڕێگەکەی تر دەدۆزمەوە هەمیشە وەکو ڕووبار بوومە ڕووبار چۆن لە لێژی دێتە خوارێ ئەو ڕێگەی بەردی ڕێژ بکرە ڕێگەی ترم دۆزێتەوە بۆی بەردەوامی بە ژیانی خۆم بدەم بە خەونەکانم بدەم بە چاڵاکیەکانم بدەم لە هەر شوێنێک وەستێنرا بم هەوڵم داوە ناوەندیشتریان شوێنیشتر گونجاو بۆ خۆم دروستکەم بۆی بتوانم ئەو سەرقاڵی و ئەو پرۆژانی کە ئەمە بەدی بیرمە خەونانی کامە بەدی بینم مامۆستا توێکی مامۆستایان زاکۆی تەڵەبێتە تەحملکردنەوەن گەلتەیە چاوایە و چەند مرتاحن گەتە دەرساتەدا وەڵای لە ڕاستیدا ئێستا دوای گەڕانەوەم لە دەرەوە هەتا ئێستاکە لە کلاسەکان دەرسم وەرنەگرتێ بەڕسمی بەرلەوەی بچم بۆ دەرەوە لە کلاسەکان دەرسم وەردەگرم ئێستا وەکو وەزیفە زیاتر لە ڕاگرایەتی دەوام دەکەم زیاتر کاروباری فەرمانبەری بەڕێوە دەبم کاروبارە ئیداریەکانی ناو فەرمانبەری بەڵام پێشتر قوتابیەکانم زۆر خۆشحاڵ بوون زۆر بەشیان ئێستا هاوڕێ بن و هەم لە سوشیال میدیا هەم پەیوەندیمان هەیە لە گۆڕینەوەی
هەواڵ پرسیشتیوە بەشێکیان ئێستاکە فەرمان برن لەکنە خۆمانیان مامۆستان لەکنە خۆمان بەشێ لە قوتابیەکانم زۆر هەستێکی خۆشم پێدا کە ڕۆژانێک دەرسم پێگوتون لە کلاس دەرسم بۆوان گوت ئێستاوان وانی چی ئەڵێیتەوە ئەم پێش خۆم دەرچووی بەشی کۆمپیوتەر و ئینگلیزیم و ماستەرێکی یەک ساڵەشم هەیە لە دەرەوە هەر لە بواری تەرجەمەی لە چ وڵاتێک لە ئیتالیا لە ئیتالیا دەژیم ستایلەکەشی ئیتالیا باش و برنجی و وانە زۆر تو بەحسێن دەبووم کە تو چەند زمانە زانم مادەم تو چوە ئیتالیا و تا ماستەر هەیە و تۆزان کوێ من هەشت زمان بەڕسمی حەفت زمان بۆ هەشت زمان قسە پێ دەکەم و دەنووسم و باشی ئەوەی کە کاری لەسەر دەکەم ئێستاش 5 زمان ڕێپێدانم هەیە لێرە وەکو خەبیری وەرجێران ئەوم باز نەکردی ئەو بارە باز نەکردیا خۆم وەرجێرەشی بەتواناشم زمانی ئیتالی دەزانم بەباشی لە ئاستی سیوەنم لیڤڵ و زمانی سویدی 4 ساڵێک لێ ژیام نزیکەی 4 ساڵێک لە سویدی ژیاوم پێشتر سویدی کە زۆر باش زانم و کارم پێکردی و ئیشی وەرجێڕانشم پێکردی هەر لەوێندر و جگە لە زمانەکانی عەرەبی و کوردی و سۆرانی و بادێنیشەوە دوو زمان خۆتان زان سۆرانی و کلمانی دوو زمانی تا ڕادەیەک بە شوێکی گشتی چەند ساڵ لە دەرەوە بووی مامۆسا نزیکەی 10 ساڵێک بۆ 11 ساڵ لە دەرەوەما مامۆستا پچێکی بۆم بەحسا چیرۆکێن خۆ بکە لە وەرزشێ بیتن مامۆستایەتیە بیت گوەکی هاندانێک وەکی کورتە چیرۆکێکا سەرکەفنێ بۆ کەسێن وەکی تێن خودان پێداویستیان تایبەت گونوکە المەراتمینن ببیتە ئیرادە و هێزەک بۆوان چیرۆکی ما چیرۆکەکی هەم غەمجین هەم خۆش ئەگەر بین لە نەغەمجینەکەی وەرگین باش نییە لە بەرەوەی دەوەستین من هەمیشە دەڵێم چیرۆکە خۆشەکانمان زیاتر بخۆ لە بەرچاو بگرین چیرۆکە غەمجینەکە ئەوە بوو کە من لە ساتێکی زۆر زوو 12 ساڵ بووم بەهۆی ئەو شەڕە نەویستراوەی یان ئەو شەڕە سەپێنراوەی کە وڵاتانی ئەقلیمی بەسەر هەردوو حیزبی کوردستانیاندا سەپاند ڕووداوێکی ڕازی بە بارانکردن بەرماڵەکەم کەوتو لە 12 ساڵی هەردوو قاتم نەزدا تەمەنێکی زۆر زوو بوو زۆر ناسک بوو بێت بەحسی بێ بکەیت 12 ساڵی تا ئەو ئیرادە کێرە پەیدا کرد ئەو هێز لە کێ وەرگرت من دەتوانم بڵم خانەوادە زۆر دەوری هەیە من سوپاسی خانەواد دەکەم خانەوادە یەکەمین قوتابخانەیە هەمیشە خانەوادە یەکەمین قوتابخانەیە بۆ ئەو مرۆڤەی کە تووشی ڕووداوەک دەبێت من لەو تەمەنە خۆشحاڵیم هەبووە کە تەمەنەکەم بچووک بە لە بەرەوەی تووشی تراوما و تووشی کۆمەڵێک شتی زۆر بەقوت نەبوومەوە تووشی کۆمەڵێک حالەتی سترێسی نەبووم لە بەرەوەی خانەوادەم گرنگیان پێدام لەگەڵم مانەوە بۆ ماوەی چەند مانگێک 5 مانگ لە نەخۆشخانە هەموو خەرجێکیان کێشام هەموو خەونەکانی کە حەزم لێی بوو کە نەشیان بوو هەوڵیان دە بە قەرزش بێ بۆمی دابین بکەن بەڕاستی ئەوان زۆر قوربانیاندا سوپاس دەکەم بۆ دەڵم خانەوادە دەوری زۆرە خودی خۆشمان دەورمان زۆرە خوێندن دەوری زۆر زۆرە خوێندن ئەو بوارەیە کە مرۆڤ بیر و هۆشی دەکاتەوە و ڕێگای ئاسانی پێ بجە مامۆستا هەر سەر قسەی تەقسوری عەفو کێشاکە وەختێ گەنجێدا تەمەنی 16 بۆ 20 ساڵیە مەگەنجن هەیکون و کەلڤدە و تەمەنەینە و خودان پێداویستیان تایبەتن دە چ ئەحساسێک هەبوویان کۆمەلگای بچ چاوێکی سەحتگیرەتە کوتو بێژەوان ئەژی بوێ ڕێکێڕات تێپەڕیم بەلێنوکە ئەس کەسێکی پرسیارەی زۆر جوانە زۆرم پێ خۆش بۆ پرسیارە هاتەکردن بەڕاستی ئەو تەمەنەیە کە مرۆڤ یان دەشکێتەوە یان بەرەو پێش دەچێت یان ئەوە تێ دەوەستێندرێ ئیتر دەرێ ناڕۆم بەرەو داوام نابم ناڕۆم بەرەو پێش لە کۆمەڵگەدا دەبڕێ یان ئەو تەمەنەیە کە بەڕاستی هەموو هیوا ئاواتەکان لەوێ دەست پێ دەکات من لەو تەمەنە تووشی سەختی بوومە بەڕاستی لە کۆمەڵگا من بیرمان لە سەردەمێک من خوێندنم تەواو کرد یان دەستم بە خوێندن کرد مدی بەڕێوەبەری قوتابخانەکەم زۆر خۆشم دێ ناویناینم لێرە زۆرش ڕێزم لە بەی هەیە چونکە سەرەتا تۆزێک بە ناخۆشی دەستمان پێکرد بەڵام دواتر بووین بە ڕەفیق و دۆست و چەند جارێکم لە شوێنان دیتۆ و ڕێزم بۆی هەیە قبولی نەکرد وەکو خاوەن پێداویستی تایبەتێک لە خوێندنگاکەی بخوێنم باش بوو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە ئەو کات فەرمانیان کرد کە من بخوێنم لە قوتابخانەکە ئەو دەویست من بچم لە قوتابخانەی کەڕوولار و نابیستان قوتاب بەردەوام بم ئیتر لەوێوە چیرۆکی من دەستی پێکرد ئەگەر باسی ئەوە بکەم بەڕاستی سەختی زۆرم دیتووە بەڵام دووبارە دەڵێمەوە خانەوادە نمونەیەکی زیندوو سوپاس بۆخوا هاوڕێکانم زۆر بیان دوای من ئەوانەی کە منیان دەناسی ئەوانەی کە ئەوەی یعنی ئێمە 3 بۆ 4 خاوەن پێداویستی تایبەتێک بووین لەو سەردەم بیرم دێ من و دکتۆرە دالیا و چەند خاوەن پێداویستی تایبەتێک بووین کە بەردەواممان لە خوێندندا یەک دوێکی تریش ناوەکانم ێستا ناتە بیر بەس دوای ئێمە کۆمەڵێک لێشاوێک
چاویان لە ئێمە کرد و بەردەوامی خوێندن و تەمۆ سەڕێ باسن هەردەم جێ شانازیە و جێ هەندێک و خەلکێک چاف لە هەنگۆ بکەتن بەڵێ بینەران ئەڤە چیرۆکێنمنت ئەڤڕۆ سپێدا 24 بوون و هەمە ئیرادە و هێزەکە تایبەت تێدا بوو هیویدارم مە هێز و ئیرادەکە تایبەت لەوان خوددان پێداویستیان تایبەت وەرگرت بیت هەتا سباهی خودەیاوەرە پشتیوان بیت تا بەیانێکی تر خواتان لەگەڵ